پارتی لە بری کوشتنی جاش و عەسکەری ڕژێم شیوعیەکانی لە بەردەرگای ماڵەکانیان گول لە باران دەکردن. حازمی عەلی کۆتک لە کتێبی 57 ساڵ خولانەوە لە ژێر وەهمی شۆڕشدا دەڵێت ئەو کاتەی ئەحمەد حەسەن بەکر سەرۆک کۆمار بوو، بەڵام بەبێ سەدام حوسێن پەنجەی نەدەکردە ناو ئاویشەوە. لە هەموو دام و دەستگاکاندا وێنەی سەرۆک و جێگرەکەشی هەڵواسرا. ئەو دەما سەردەمی شەڕی سارد بوو لەلایەن وڵاتانی سەرمایەدار و بلۆکی سۆسیالیستی. حکومەتی بەعس خۆی لە بلۆکی سۆسیالیستی نزیک دەکردەوە کە یەکێتی سۆڤیەت سەرکردایەتی دەکرد. ئیتر حکومەت و سۆڤیەت پێک هاتن و حکومەت خۆماڵی کردنی نەوتی ڕاگەیاند. فۆسفات و پیترۆکیمیایی دوو پرۆژە بوون کە لەگەڵ سۆڤیەت واژۆکران، ئەمە و چەندان شتی تریش وەک کڕینی چەک و پرۆژەی نوێ. ئەم نزیک بوونەوەیەش وڵاتانی هاوپەیمانی ناتۆی نیگەران کرد، چونکە تا ڕادەیەک بەرژەوەندی ئەوان لێدەدرا. ئیتر ئەو وڵاتانە بەرژەوەندیەکانیان کەوتە لێژی. ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ شای ئێران بە دوای بەڵایەکدا دەگەڕان بۆ حکومەتی عێراق، هەر لەبەر ئەوە پڕچەککردن و هاندانی پارتیان بە باش زانی بە مەبەستی هەڵگیرساندنەوەی شەڕ دژ بە حکومەتی عێراق. لەو کاتەدا حیزبی شیوعی وەک ئەوە وابوو تازە ببێتە ئەندامی پەیمانی وارشۆ و پارتیش خۆی بە ئەندامی پەیمانی سنتۆ هەژمار دەکرد. دکتۆر مەحموود عوسمان لە رادیۆ قسەی بۆ خەڵک دەکرد و دەیوت کە بە پاڵپشتی ئێران شەڕ دەست پێ دەکەنەوە و حکومەتی بەعس بە چه جۆرە چەکێک لێیان بدات ئەوە ئەمانیش بە هەمان جۆری چەک لێیان دەدەنەوە. ڕاستی دەکرد چونکە هەموو جۆرە چەکێکیان بەدەست گەشت بوو، بەڵام دکتۆر ئەوەی کە باسی نەدەکرد و بەلایدا نەدەچوو شاری کەرکووک بوو، کەچی دوای نزیک بە نیو سەدە چاوەشەکارەکانی مێژوو بۆ خۆڵخستنە چاوی خەڵکەوە دەڵێن ئێمە شۆڕشێکمان لەسەر کەرکووکدانە. لای پارتی وەک بڵیت کەرکووک حیزبی شیوعی داگیری کردووە کەوتە گیانی شیوعیەکانی کوردستان بێ ئەوەی یەک فیشک بە حکومەتی عێراقەوە بنێت. تەنانەت لە زۆر جێگا پارتی ڕوبەڕووی ئەندام و لایەنگرانی حیزبی شیوعی دەبوویەوە و دەیکرد بە شەڕ، بۆ نمونە لە ماڵی حسێنە قەڵە و لە شەهیدان کردی بە شەڕ و لە چەند شوێنێکی تریش کارگەیشتو بووە ئەوەی ئەوان شەڕیان دەکرد و هێزە سەربازیەکانی حکومەتی بەعس دەبوونە ناو ژیوان. لە زاخۆتە هەموو زەمید و لە شەقلاوە بیاسڵێوە و لە دەشتی هەولێر و لە چەند شوێنی تریش ئەوانەی کە ناوم هێنا و چەندانی تر کە ناویانم بیر نەماوە، هەموو ئەمانە لەبەر چاوی کە سوکاریانەوە و لەبەر دەرگای ماڵەکانی خۆیاندا لەلایەن پارتیەوە گول لە باران کران و هەموویان کوژران. ئەمە بێ لەو کەسانی کە دەگیران و ڕاپێکی زیندانەکانی ڕایەت و چۆمان دەکران، بەڵام ئەوەی کە ناخۆش بوو ئەوانەی کە ڕاپێکی زیندانەکان کرابوون بەبێ دادگایی هەموویان کوژران. ئەمە لە کاتێکدا هەندێک لەوان پێشمەرگەی ئەیلول بوون.